کتێبی هەتاتە خۆرەکان لە نووسینی فەرهاد پیرباڵ، خوێندنەوەی شیمال خەلیل، پارە دەنگەکان ئومێد فەریق. هەتاتە خۆرەکان گەربێی و بچێوە تانە دیسان، سەفەر دەکەی لە وەتەن و دەچێ شاری جابولقا، حاجی قادری کوی. فەرەیدون کاتێ سەری خۆی هەڵگرت و گوندەکەی خۆیانی جێهێشت، دوا بە دوایە و لە گوندەکەیاندا بووە مقۆ هەر کەسە و قسەیەکی دەکرد. هەندێک کەس دەیان گوت چووە بۆ ئەڵمانیا، هەندێکی تر دەیان گوت گەشتۆتە سوێد، هەندێک دەیان گوت لە کەنەدایە، هەندێکی دیکەش وا باسییان دەکرد کە لە کۆلۆمبیا گیر ساوەتەوە و قاچاقچێتی حەشیشە دەکا. برادەرە نزیکەکانیشی دەیان گوت لە دانیمارک ژنێکی پۆلۆنی هێناوە و لە چێشتخانەکان ئیش دەکا. لە هەمووشی سەیرترەوە بوو کە خوشک و براکانی خۆی دەیان گوت ئێمە نامەی ئەومان لە ئەمریکاوە پێدەگات و دەڵێ لە ئەمریکام. فەرەیدون ئەو کاتەی گوندەکەی خۆیانی جێهێشت، تاعونێکی پیس لە گوندەکەیاندا بڵاوبووەوە. خەڵک لە خۆیانەوە دەڕشانەوە و سێ چار ڕۆژێک لە ناو جێگەدا دەکەوتن، پاشان کە لەواژ دەبوونەوە و دەمردن. فەرەیدون سەبارەت بەم تاعونە بوو سەری خۆی هەڵگرت و ڕۆشت. تاعونەکەش 13 ساڵی ڕەبق درێژەی کێشە. ئێستاش ئەوە تا کە تاعونەکە کۆتایی پێهاتووە، فەرەیدون پاش 13 ساڵ دوورە وڵاتی و خانە بەکۆڵی گەڕاوەتەوە گوندەکەی خۆیان. فەرەیدون کە گەڕایەوە وەک هەر ئێوارەیەکی ڕۆژگاری جاران کە لە چایخانەیە گەڕابێتەوە، هاتەوە بەردەم ماڵەکەی خۆیان. تەنیا یەک جانتای پێبوو، بەڵام جانتایەکی گەورە و پەق. فەرەیدون ئاگای لێ نەبوو خەڵکی گوندەکەی خۆیان لە ماوەی ئەم 13 ساڵە تاعونیەدا گەلێک دابوو نەریتی خۆیان لەدەستدا بوو، چەند ڕەوشت و ئاکارێکی تازەیان پەیدا کردبوو. لە هەمووی سەیرتر عادەتی پەتاتە خواردن بوو. ئەم عادەتی پەتاتە خواردنە کاتێ خۆی لە برسان لەگەڵ دەستپێکردنی تاعونەکەدا دوای ڕۆیشتنی فەرەیدون بەناو خەڵکی گوندەکەدا بڵاو ببووە. خەڵک لە ئەنجامی بڵاوبوونەوەی تاعون وردە وردە هەموو خواردنێکیان لە پێش چاو کەوتبوو. ساڵ بە ساڵ زیاتر و زیاتر بێزیان لە خواردن دەکردەوە، تەنیا پەتاتەیان دەخوارد. بۆ کشت و کاڵیش تەنیا پەتاتەیان دەچاند. لە دەشتەکاندا لەناو باخچەی ماڵ و پێش دەرگاکان، تەنانەت لە چایخانە و قوتابخانەکانیشدا تەنیا پەتاتەیان دەچاند. ئاوی پەتاتەیان دەخواردەوە، ئەوەی کەمێک دەوڵەمەند بووایە و حاڵی باشتر بووایە شەربەتی پەتاتەی دەخواردەوە. ئاغا و ئەفەندی و پیا ماقولەکانیش بیرەی پەتاتە و شەرابی پەتاتە و ئارەقی پەتاتەیان دەخواردەوە. ئەوانەی هەژار بوون زستانان ئاوی پەتاتەیان وشک دەکردەوە بۆ هاوین. خەڵک زۆربەی جلوبەرگەکانیان لە پەلکی پەتاتە دروست دەکرد. ڕەسمی پەتاتەی جۆراوجۆریان بە دیواری ماڵ و چایخانەکاندا هەڵدەواسی. سەرفیترە و زەکاتیشیان هەر بە پەتاتە. لە کاتی ژنگواستنەوە و چلە و هەفتانە و بوونەکانی دیکەشدا جوانترین دیاریان تەنیا پەتاتە بوو. تەنانەت کاتی کەسێکیشیان لێ دەمرد بە ئاوی پەتاتە دەیان شۆردەوە. لە کۆتاییدا سەرکە پەتاتەیەکیشیان لەگەڵ مردووەکە دەخستە گۆڕێکەوە. برا، باو، خوشک و خزمەکانی فەرەیدون ئەو ڕۆژە لە خۆشی گەڕانەوەی فەرەیدون لەگەڵ کەس و کار و ئاشنا و هاوڕێ کۆنەکانی پێکڕا لە ڕۆژی گەڕانەوەی فەرەیدوندا سەرەڕای دەستکورتی و نەداری 3 شەو و 3 ڕۆژ ئاهەنگیان گێڕا. بەدەهۆڵ و زۆرنا و تیپی ئاهەنگی جۆراوجۆرەوە شایی و سەمایان دابەست. لە ماوەی ئەم 3 شەو و 3 ڕۆژەدا پەیامنێری هەموو ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکان لە شارەوە، هەروەها نوێنەری زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکان پەیتا دەهاتنە لای فەرەیدون و چاوپێکەوتنیان لەگەڵ ساز دەکرد. ڕادیۆی فڵان حەزب ڕای دەگەیاند شاعیرێکی زۆر گەورە گەشتەوە خاکی نیشتیمان. تەلەڤیزیۆنی فڵان حەزب دەیگوت قوتابیەکی کورد خوێندنی باڵای لە زانکۆیەکی بەرزی ئەمریکا تەواو کردووە و گەڕاوەتەوە گوندەکەی خۆی. ڕۆژنامە و گۆڤارەکانیش بە مانشێتی گەورە دەیان نووسی نووسەرێکی بەهرەدار گەڕایەوە زێدی خۆی بۆ ئەوەی خزمەتی نەتەوەکەی خۆی بکات. بەم شێوەیە
لەماوەی ئەم سێ شەو و سێ ڕۆژەدا هێندە ڕێز لە فەرەیدون گیرا و هێندە پرۆپاگەندەی بۆ کرا کە فەرەیدون بووە گەورەترین شاعیر، دڵسۆزترین مامۆستا، ناودارترین نووسەری وڵاتەکەی خۆی. فەرەیدون لە ماوەی ئەم سێ شەو و سێ ڕۆژەدا وەدەست هیچ کەسێک نەدەکەوت. خزم و کەسوکارەکانی فەرەیدون بەردەوام فەرەیدونیان دەعوەتی ماڵی خۆیان دەکرد. تەنانەت ئەو خاڵە خزمانەی کە هەژاریش بوون پەتاتەیان لە خزمە دەوڵەمەندەکان قەرز دەکرد بۆ ئەوەی بتوانن دەعوەتێکی پەتاتەی فەرەیدون بکەن. ئاغا و پیا ماقوڵ و ئەفەندیەکانی گوندیش دەیانویست دەعوەتی بیرە و نادی و خواردنەوەی پەتاتەی بکەن. هاوڕێ و ئاشنا نزیک و دوورەکانیشی هەر یەکەیان کە دەهاتنە لای ساڵکە پەتاتەیەکی ڕەنگکراویان لەناو کیسێک بە دیاری پێشکەش دەکرد. فەرەیدون لە ماوەی ئەم سێ ڕۆژەی یەکەمدا وای لێ هاتبوو خۆشی وردە وردە خەریک بوو لەگەڵ پەتاتە ڕادەهات. خواردن و خواردنەوەی پەتاتەی لەلا دەبووە ئاسایی. شەوی چوارەم کاتژمێر 11:30 شەو باوک و خوشک و برا و براژن و زاوا و خاڵ و خاڵۆزا و مام و مامۆزا و پور و پورزا و برازا و خوشکەزا و منداڵەکانیان هەمویان پێکەوە لە دیوەخانی ماڵە باوی فەرەیدون دوای پەتاتە خواردنی ئێوارە دەورەیان لە فەرەیدوندا. باوکی ڕووی کردە فەرەیدون و گوتی: دەی فەرەیدون کوڕم، بزانین چیت بۆمان هێناوەتەوە؟ فەرەیدون بەم پرسیارە زۆر کەیفخۆش بوو. هەڵسا جانتا گەورە پڕەکەی بە شانازی و کامەرانیەوە لە ناوەڕاستی ژوورەکەدا لە بەردەم باوکی هەڵڕشت. فەرەیدون لە کەیفخۆشییان شاگەش کرد. لە دڵی خۆیدا دەیگوت با ببێتە مفاجعەیەک. جانتاکە وەک فەردە گەنمێک پەیدا پەیدا وردە زێڕی وەک ئاردی زەردی درەوشاوەی لێوە دادەڕژا. پاشان پارچە زێڕی گەورە و گەورەتر. اینجا پارچە زێڕی قەبەیەک بە قەب کرد بچێک. فەرەیدون لە کاتێکدا تەماشای ئەم زێڕە جوانانەی دەکرد کە چوون وەک ئارەقەی ڕۆحی ماندووی 13 ساڵەی دەربەدەری خۆی دادەڕژایە خوارەوە، بە دڵخۆشی و بەختەوەریەکی سەر بڵندانەوە وتی: ئەوە تا بابەگیان زێڕم بۆ هێناون. یەکێ لە براژنەکانی کە مەمکی دەدایە کۆرپەلەرەکەی پرسید: ئەم جانتایە هەمووی هەر زێڕە؟ فەرەیدون وتی: بەڵێ هەمووی هەر زێڕە. خوشکەکەی بەسەر سوڕمانەوە بە دەنگێکی کەمێک بەرزتر پرسیەوە: هەمووی هەر زێڕە؟ خاڵۆکەی لە هەمویان سەر سوڕماوتر: هەمووی هەر زێڕە. بەڵێ هەمووی هەر زێڕە. باوکی هەڵیدا: یعنی هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە؟ فەرەیدون: نەخێر، هیچ پەتاتم لە خارج نەهێناوەتەوە. برا گەورەکەی بە دەنگێکی سەر سوڕما و دەنگی بەرز کردەوە: هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە؟ فەرەیدون لە ئەوان سەر سوڕماوتر: نەخێر، هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە. زاواکەی: بەڕاست هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە. نەخێر، هیچ پەتاتم لە خارج نەهێناوەتەوە. خاڵۆکەی بە حەپەسانەوە کەمێک تووڕا: بەڕاست بەڕاست تۆ هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە. نەخێر، من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە. مامەکەی وەک بیەوێ یەخەی بگرێت و ڕای پێکێنێت: تۆ بەڕاستە هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە؟ فەرەیدون کەمێک شڵەژا بەڵام هەر لەسەرە بوو: بەڵێ بەڕاستمە، من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە. پورزاکەی: یعنی بەڕاستی تۆ هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە؟ فەرەیدون هەناسەی سوار ببوو: بەڵێ بەڕاستی من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە. پورەکەی: باشە، تۆ چۆن هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە؟ فەرەیدون تووڕا: من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە. مامۆزاکەی وتی:
باشە چۆن تۆ بۆچی هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە؟ فەرەیدون وەک ئەوەی بەرگری لە هەڵە و تاوانێکی خۆی بکات، نازانم، من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە. کوڕە خاڵەکەی وتی باشە سەیرە، تۆ بۆچی هیچ پەتاتت لە خارج نەهێناوەتەوە؟ فەرەیدون لەسەرەکەوت بۆچی سەیرە؟ من هیچ پەتاتەم لە خارج نەهێناوەتەوە. باوکی فەرەیدون لە کۆتاییدا بە کۆست و قەفەتێکی قوڵەوە هەناسەیەکی ساردی هەڵکێشا. باشە بۆچی کوڕم، تۆ بۆچی هیچ پەتاتت لەگەڵ خۆت نەهێناوەتەوە؟ فەرەیدون بە لەخ و ڕازی بوونەوە لە هەمان کاتدا وەک ئەوەی بیەوێ هێما بۆ نرخ و بایەخی زێر بکا، وتی من تەنیا زێرم لەگەڵ خۆم هێناوەتەوە. قاڵۆکەی کە پیاوێکی ڕەشتاڵەی چوارشانەی قەفی سمێڵ پان بوو بەسەر سۆڕماوی و پەنجقۆڵیەوە وتی زێر چێ کوڕم؟ فەرەیدون لا کامی ئەم گفتوگۆ گەرمەدا دەمێک بوو تێگەشت بوو کە هیچ کامێک لەو کەس و کار و خزمانەی نازانن زێر چییە. هیچ کەسێکی دیکەش لە گوندەکەدا نەیدەتوانی و ناتوانێت لە نرخی زێر تێبگا. هەی هات هەی، بەڵام لەگەڵەوەش هەستی بەشکان و دۆڕان نەدەکرد. کاتێ بیریشی دەکردەوە بچێ نرخی زێر و بایەخی زێریان بۆ باز بکات، بەلایەوە ئاستەنگ و تا ڕادەیەک بێهودەش بوو. بۆیە بە غەمگینی و کەمێک بێهودەیەوە وەکەوەی لە نشستیەکی گەورەوە هەڵسا بێتەوە، سەیرێکی چاوە نەخوێندەوارەکانی خاڵەکەی کرد و بێدەنگ بوو. براژنەکەی بە خۆی و کۆرپەلەرەکەی باوەشیەوە هەستایەوە سەر پێ، وتی ئیف چووە دەرەوە، بەدەم ڕێگەشەوە تۆپەلە قسەیەکی دیکەی بەردایە. 13 ساڵ لە خارج جیاوە کەچی کە هاتۆتەوە بەردە پەتاتەیەک چییە لەگەڵ خۆی نەهێناوەتەوە. قاڵۆژنەکەی جگەرەکەی پەنجەی فرێدا و هەستایەوە سەر پێ وتی ئەرێ وەڵڵا پیف. ئەویش چووە دەرەوە وتی 13 ساڵە نەمان بینیوە کەچی فەردە پەتاتەیەک چییە بە دیاری بۆمانی نەهێناوەتەوە. مامۆژنەکەی بێدەنگ هەستایەوە سەر پێ و دەستی منداڵەکەی گرت و ئەویش چووە دەرەوە. بە هەناسە ساردی و بەدەم ڕێوە پرتە پرتی و پەک بە زیاد نەبێ، پەتاتەیەک چییە لەگەڵە خۆت نەیهێنیتەوە. زاواکەی بە ساغڵەتی و گازاندەوە بێ ئەوەی تەماشای فەرەیدون بکات و چووە دەرەوە و لەبەر خۆیەوە وتی هیچ نەبووایە هەر تەنیا چەند پەتاتەیەکت بە دیاری بۆ مناڵەکان هێناوەوە. پورەکەی کە لە هەمویان قەڵاوتر بوو درەنگ گەشتە بەر دەرگای چوونە دەرەوە، لە حەوشەکە بۆڵە بۆڵی بوو. خەڵک کە لە خارج دەگەڕێنەوە بە فەردە پەتاتە لەگەڵ خۆیان دەهێننەوە، کەچی ئەو شتێکی هێناوەتەوە کە هیچ سوودێکی نییە، لە خۆشی زیاتر کەسی دیکە تێناگات چییە. خاڵۆزا، مامۆزا، پورزا، خوشکەزا، مام، خاڵ، کوڕە خاڵ، پەیتا پەیتا یەک لە دوای یەک هەڵدەستانەوە. بە هەناسە ساردیەوە ژوورێکیان جێدەهێشت، بێدەنگ پشتیان تێدەکرد و دەچوونە دەرەوە. دەیان گوت 13 ساڵان لە خارج بژیت چەند پەتاتەیەک چییە لەگەڵە خۆت نەهێنیتەوە. 13 ساڵان لە خارج بژیت چەند پەتاتەیەک چییە لەگەڵە خۆت نەهێنیتەوە. 13 ساڵان لە خارج بژیت چەند پەتاتەیەک چییە لەگەڵە خۆت نەهێنیتەوە. 13 ساڵان لە خارج بژیت چەند پەتاتەیەک چییە 13 ساڵان لە خارج بژیت چەند پەتاتەیەک 13 ساڵان لە خارج. خوشکە گەورەکەی کە برینێکی کۆن بەلاجانگەوە بوو دەیان گوت پاش ماوەی چڕنووکی داڵێکی ئەفسانەی ناو گوندەکەیانە بە قوڵپێکی گریانەوە کەوتە هەنسک، وەک ئەوەی شتێک لە ناخیدا بشکێ گریا. گوتی فەرەیدون گیان، خۆزگە ئاوەها ڕەزیل و سەرشۆرت نەکردینایە. ئەویش دەستی مناڵەکەی گرت و چووە دەرەوە. برا بچووکەکەی بە تووڕەیەوە قەڵماسینگی نیگای بڕیە فەرەیدون و بە ئاوازێکی گاڵتە پێکردنەوە وتی زێر چییە؟
زۆر بە نیگەرانی تووڕێیەوە چوە دەرەوە. برا گەورەکەی کە پیاوێکی نازکتر و ڕۆشنبیرتر بوو و هەستایەوە چوە لای فەرەیدون. دانیشتایەوە سەری چاو فرمێسکاوی تۆپەڵە قسەی غەمگین لە دەمی بەردەبوونەوە. فەرەیدون گیان هیچ نەبووایە تەنیا چەند پتاتەیەکت بۆ خۆمان بهێنایەتەوە. تۆ وەزە ئێمەت نەدەزانی چۆنە، نەدەزانی لە چه حاڵێک داین. فەرەیدون لەسەر چینچکان وەک لاشەیەکی مردوو سەری شۆڕ کردبووە نێوان هەردوو ئەژنۆکەی خۆی. بێدەنگ واق و ڕماو بیری دەکردەوە، لەوەش دەچوو وەک لە بیابانێک جێما بێت و کەوت بێتە نێو خەیاڵاتێک کە هیچ ئاگای لە دەوروبەری خۆی نەمابێ. هەرچی باوکیشیان بوو قڵۆ هەرەسێنا و واق و ڕماو وەک تەماشای لاشەی مردووی خۆشەویستێکی خۆی بکە. تەماشای فەردە زێرە هەڵڕێژراوەکەی بەردەم خۆی دەکرد کە لە ناوەڕاستی ژوورەکەدا وەک ئەوەی بەگازاندەوە لە فەرەیدونی بپرسێ: باشە ئەم زێرە چییە کوڕم؟ بە کاڵکی چی دێ؟ فەرەیدون لە نەکاو سەری هەڵبڕی. خۆی لە ژوورێکی چۆڵ و هۆڵدا دیتەوە وەک لە کوتای ئاهەنگێکی گەورەدا تاز بوو بێ. سەری کەمێک کەوتبووە ژان، بەڵام دڵی خۆش بوو بەوەی کە هەمویان ڕۆیشتون و لەم ژوورە چۆڵەدا بە تەنیا جێیان هێشتووە. هەستایەوە سەر پێ هەنگاوە فرمێسکاویەکانی نا بەرەو ڕسمی دایکە خواڵی خۆش بۆکەی کە بەقەد دیوارەکەی بەرامبەر هەڵواسرا بوو. ئەو دایکەی لە کاتی تاعاونەکەدا لە ماوەی دوورە وڵاتی فەرەیدوندا گیانی سپاردبوو، نەیتوانی بوو جارێکی دیکە چاوی پێ بکەوێتەوە. ئەو دایکەی کە ئەمڕۆ ئەم ئێوارەیە لێرە نەبوو حەیف بۆ ئەوەی سەری کاسی فەرەیدون بخاتە سەر سینەی نەرمی خۆیەوە و دڵی بداتەوە. ئەو دایکەی تاقە کەسێکە لەم وڵاتەی خۆیدا لە گوندەکەیان کە نرخی زێر تێدەگات و بایەخی زێڕی هێشتا بیر نەچۆتەوە. تاقە کەسێکە کە دەزانێ زێر چییە، بەڵام حەیف ئێستا ئەو لە نێو گۆڕێکی سارد و سڕدایە. هەولێر 1995 تاکو 1996